لەسەر زیادبوونی نەشتەرگەری بڕینی گەدە گفتوگوی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر شیروان نانەکەلی پزیشکی پسپۆڕی هەنا و فسیۆلۆژی جەستا کە ڕاستەوخۆ لە کلینکی خۆیەوە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر ئێوارەت باش، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان داوای لێبوردن لە نەخۆشەکان دەکەین، چەند خولەکێک لە کاتی نەخۆشەکان دەگرین. لەسەر نەشتەرگەری بڕینی گەدا ئێوارە باش، زۆر سپاس بۆ تۆ. لەسەر ئەو نەشتەرگەریە ئێمە ئەنجامی بدەین یاخود نا کە دەڵێم ئێمە بەبەستم ئەو کەسانەیە کە وەزنیان زیادە و حەزیان بە جەستەیەکی ڕێک و لاواز هەیە؟ بەڵێ، خۆی کە ئەتوو چێشت زیاد بوو چەندین ڕێگا چارەسەری هەیە دەبی بیگرێ بەر. بۆ نمونە کۆنتڕۆلکردنی خواردنەکان بەتایبەتی ئەوانەی کە وزیان زۆر تێدایە، ئەوانەی شەکریان زۆر تێدایە، وەکو نمونە با بڵێن شەکرە، نانە، برنجە، حتا با بڵێن ئەوانەی کە لە گەلم و لە جۆ دروست دەکرێن بەتاتەیە، ئەوانە ڕێژەکی شەکر و شیرنی زۆریان تێدایە. دەبێت ئەتوو لەژێر چاودێری پزیکێکی پسپۆڕ بۆ ماوەیەکی زۆر باش بێئومێد نەبی لەسەر ئەو پارێزە بڕۆی و شانبەشان ئەو پارێزە دەبیتن ئەتو جوولەت هەبیتون جوولەکەشت بە پلانێکی دیاریکرابی واتە وەرزش بکەیت. بەڵام ئەگەر چەندین جار و لەژێر ڕێنمایی پزیشکی بێد بووی وە قەڵەویەکەت یەکجار زۆر بوو، هەینێکەش هەر وەکو بەدەستخۆشیەوە لا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێنمایی دانرایە، ئەگەر ئەتوو ئەو خاڵانەی کە باس کرایە لە ڕێنمایەکان ینی لەسەر جێبەجێ کرا، ئەوجا ڕەنگە با بڵێن فکر لەوەی بکەینەوە نەشتەرگەری بکەین. واتە بە شێوەیەکی تر دەبی نەشتەرگەری بڕینی گەدە، یان ئەو نەشتەرگەریە دوایین چارەسەروی نەک بەوی دەست پێ بکەین. باش دکتۆر، تۆ دەڵێ من سوپاس دەکەم ئەگەر زۆر ڕاشکاوانە قسەمان بۆ بکەی، بۆی من دڵنیام کە تۆ پزیشکیت احترامی هاوپیشەکانە دەگری، بەڵام ئێستا گرنگترین شت بۆ ئێوە وەکو پزیشک نەخۆشە و کەسانی کە نەشتەرگەریەکە ئەنجامەدەن. تۆ دەڵێ ئەوانەی کە وەزنیان زیادە، بۆ نمونە وەزن زیاد لە چەند دەتوانی بڵێ من ئەو نەشتەرگەریە کەم وەزنم زیادە، بە کێ دەوترێ وەزنی زیادە؟ بەڵێ، خۆی ئەمە با بڵێن یەک لە پێوەرەکان BMI-ە، واتە ئەمە چێشمان دابەشی باڵا کە زەربی خۆی دەکرێتە برێن دووجار دەکرێتەوە. ئەمە نقطەمانێ مەسەن بۆ نمونە لە 35 بەسەرۆبی لە 40 بەسەرۆبیان لەوانەیە لە 30 بیتن، بەڵام لە خۆشی تر تووشی بوو بیتن. ئەوە هاوچێشتێکی ئاسانە هەم کەسەتانی با بڵێن ئەو BMI بۆ خۆی دەربینیتن، بەڵام ئەکید ئەمە گوتمان سەردانی دکتۆری دەکاتن، واتە دکتۆرەکە ئەوی بۆ دەردەچوێنتن دەڵێتن تۆ بزانە تۆ کەمە قەڵەوی ئەوە شمولی ناکە، قەڵەوی شمولی ناکە، دیسان دەبی بڵێ زۆر قەڵەوی بۆ ڕادەبەدات ئەوانەیە زۆر قەڵەوی ئەوە بە باڵات ڕادەوەستی. بسە بۆ نمونە ئەمن قەت ئەو کەسانی لە 100 کیلۆشن با بڵێن تەژیعیان ناکەم ئەو نەشتەرگەریە بکەن. بۆ نمونە 150 160 ئەو کێشانە ئەمە باز دەکەین، یانی 140 ئەمە باسی وانە دەکەین، باسی یەکێکی ناکەن، ینی بە نمونە بیهێنینەوە. یانی من شخصێ سەردانی کردیمە گوتی دکتۆر ئاگادار بە ئەمر عملیاتی مائدەم کردی، گوتم چێشت چەند بوو؟ بەڕاستی تووشی شۆک بووم. گوتی چێشم 80 شتێک بوو. یعنی ئەمە تووشی شۆکم 80 شتێک پێویست ناکە، 90ەکەش داوانە پێویست ناکە، چکە لە هەمان کاتیشدا نەخۆشمان هەبووە چێشی 110 بووە، 180 بووە، 100 شتێک بووە، بە پارێز و بە وەرزش ئێستا چێشی خۆی زۆر باشە. دکتۆر بەڵام هاوڵاتیان دەڵێن بە کۆنتڕۆلی خواردن باشە، هاوڵاتیان دەڵێن دواتر دێمە سەرەوە کۆنتڕۆلی خواردنە، چونکە تۆ خۆت ئەزانی ئێمە بە وشە بازارێکە بێڵێ میلەتێکی نەوسنین حەزمان بە خواردنە، بۆیە ڕەنگە ئەویان بۆ هەمومان گران بێ. بەڵام هاوڵاتیان کاتێک سەردانی پزیشکەکەنەوەی بەڕێزە داماژەی بۆکەی 70 کیلۆش نەشتەرگەری بۆ کراوە. هاوڵاتیە لە من کاتێک ئەو نەشتەرگەریەم بۆ کرێ وەزنم کەمە بێتەوە، خواردنم کەمە بێتەوە، لە شولارم ڕێکە بێ، خراپیەکەی لە چیایە؟ یعنی سایدیفێکتی دوای نەشتەرگەریەکە چییە؟ بەڵێ، خۆی ئەو نەشتەرگەری وەکو هەر نەشتەرگەریەکی تر با بڵێن ساید ئفێک لایەن لە خراپەکانی هەیە. بۆ نمونەوەکو باسکرا ئایا ئەو نەشتەرگەری تووشی نەزیف بووی، ئایا تووشی خوێنمەین بووی، ئایا تووشی لیگ بووی، واتە جێی با بڵێن دوورینەوە کە شتێکی لێ هاتە دەری ئەو مادە حامز یا مادە ترشەکە، ئایا مەسەن بۆ نمونە پاشان
نەتوانی تحمل بکەی کە ئەت خواردنی کەم بخۆی یان تووشی دڵهەرچوو بووی یان تووشی قورحە بووی و تووشی هەوکردن بووی ئیلتیهابات بووی زۆرە بابڕێ ئەو ساید ئفێکتانە بەڵام هەندێکیان تایبەتمەندن بۆ عملیاتە هەندێک کەسدا هەموو عملیاتەکانی دی هەیە یعنی ئەمە بابڕێن بۆ نمونە مەترسی بەنج لە هەموو کەسێکی لە هەموو نەشتەرگەرێکی هەیە هەوکردن و بابڵێن ئیلتیهاب لەگەر خوێنبەربوون ئەو لە عملیاتەکانی دیش هەیە بەس ئەوەی کە تووشی یعنی ئەوەمان دەکاتن بەڵێ قسەکەتم بۆ تەواو کە ئەوە گرنگە بزانم تووشی چیمان دەکات بەڵێ ئەوەی کە تووشی سەدمەمان دەکات ئەو کەسە یعنی لێم عاجز مەبن ئەو قسەی دەکەم تەمبەڵە یعنی ناتوانیتن یان ئیرادەی بێقووەتە ناتوانی کۆنتڕۆلی خواردنی بکە وا دەزانی ئەگەر هات و عملیاتی کرد پاشان بە ئیسراحەتی خۆی شەکری دەخوا پاقلاوەی دەخوا شیرنی دەخوا برنج دەخوا نانی دەخوا وەرزشی ناکە وانە یعنی وانی وا دەزانێتن زۆر ئاسایی دەبیتن وانە دەتوانن لەگە ئەو کەسانە قسەی بکەن کە سەرگەریان کردێنە دکتۆر شێوان تۆ ئەڵێ مائدەت کە گچکە بۆ یان کەم بخۆی تۆ دەڵێ من وەکو پزیشکێک شۆک بووم کە نەخۆش هاتۆتە لام و توێتی 80 ئەوەندە کیلۆ بووم نەشتەرگەریم بۆ کراوە ئەی ئەو پزیشکە بە ڕێزانی دیکات چۆن ڕێگە بە خۆیان ئەیان نەشتەرگەری بۆ ئەو کەسانە بکەن بەڵێ وەڵا ئەوانی ئەم ئێستا ینی کە دکتۆرەکانی کە هاو پیشەشم من بەڕاستی بڕواناکەم کەسیان بابرێن ئەو شتە بکەم بەس لە بیر مەکەم نەخۆشم هەیە چتە لوبنان عملیات کردی نەخۆشم هەیە چتە ئیران کردیتی چتە تورکیا کردیت ینی ئەو شتانش هەیە ینی مەرز نییە لە هەرێمی کوردستان ئەوەی ئەنجامدابێ بەڵام لە هەرێمی کوردستان هەیە تۆ ڕەنگە خۆ پزیشکی شایەتیەوە بدەیت ئەمن کەس ناناسم بەڕاستی ینی بۆ ینی ئەو بۆ ئەوەی کردوچکەوانی دایان ناسم وەکو هاوپیشە قسەش مەگەکردینە دەرێن دکتۆر شێروان ئەمە ئەو خاڵانە هەمووی ئەگە جێبەجێ نەکردن جێبەجێ ناکەن زۆر باشە دکتۆر حالاتشم هەیە لەنێ کە ساتم دیتیە لە دەروێ وڵات بابرێن ئەو دەشتەرگەری کردیە بەڵێ زۆر باشە منەو کەسانت پێ ناسێنم بەڵام ئەمەوێ باسی شتێکی تر بکەین هەر بۆ لاوازی جەستە کە هاوڵاتیان پەنای بۆ بەن و بەکاری دەهێنن ئەویش دانانی باڵۆنە لە مەعیدەدا ئایا ئەمە کارێکی تەندروستە؟ ئەمەیان چ کاریگەریەکی دەبێت من پێم خۆشەوەکو پزیشکێک لێرەوە هەم ڕێنمایی بینەرەکان بکەی هەم زەرەر و زیانەکانی مابۆشی بکەیتەوە بەڵێ ئەو شتانی کە باز دەکەن ئەوجا باڵۆن بیان هەرچە ڕێگایەکەبی هەموو یەک فکری هەیە ئەوش ئەوەیە کەم بخۆی دووش طبعا ئەگەر ڕێگا پێدراو نەبی لە جیهان هیچ پزیشکێک ناتوانیتن ئەو شتێ بکەوت ئەو شتێ تو دەکەی بۆ نمونە جۆرێک لە نەشتەرگەریان جۆرێک لە باڵۆن دەبی ڕێگا پێدراو بیتن مەسەلەن لە وڵاتانی کە پێشکەوتونە و لە ڕێنمایەکە ڕێگا پێدرا بیتن بەڵام باسی بکەین هەمووشیان ڕێژەی سەرکەوتنیان هەیە ڕێژەی کێشەشیان هەیە ڕێژەی سەرکەوتنیان ڕاستە زۆرە بەس دیسان دووبارە پێویستە ئەو کەسە تێبگات چی بۆ دەکرێتن کەی یعنی دانێتن کەی دانێنێتن و پاشان ستەبیتن پێشان ستەبی ئەوی لەلای من زۆر گرنگە ئەوەیە هەر نەخۆشک نیو کاتژمێرێک لەگە دکتۆرەکەی دانیشی ڕوونکردنەوەی پێویستی پێ بدرێتن پێش هەر نەشتەرگەریەک یان پێش هەر جۆرێک لە ئەو کارانی کە دەکرێت بۆ باڵێن چێشدا بەزین و پاش ئەمەلیاتیش ئەدەبی بۆ ماوەی ساڵ پێداچوونەوە و بابلێن بە دوواداچوون بۆ حالەتەکەی بکرێتن زۆر باشە هەوڵە دەمە بکەمە دوا پرسیار بۆی کاتی تۆش زۆر نەگرین لەبەر نەخۆشەکانت ئێستا جۆرێکی دیکە لە بۆ خۆلاوازکردنی هاوڵاتیان من ناوەکەیت پێ دەڵم ڕەنگە ناوەکەی وەکو خۆی نەبێ توبی بەڵام تۆ بۆم ڕاستکەرەوە دەرزی سێکسندا و ئۆزەمبی کە شتێکە لەو بابەتە ئێستا هاوڵاتیان پەنا بۆ ئەم جۆرە دەرزی ئەبەن و بەکاری دەهێنن ئەمەیان تا چەند ڕێگە پێدراوە ئایا ئەمە تەندروستە ئەمە هاوڵاتی بتوانێت بەکاری بێن چونکە ئێستا لە زۆرێک لە دەرمانخانەکان بەردەستام دەرزیە بەڵێ بزانم زۆر شتێ ڕێگە پێدراوە بەڵام بۆ چوونی دکتۆرەکان جیاوازە خۆ ئێستا مەسەن بۆ نمونە شەکر ڕێگا پێدراوە یان ڕێگا پێ نەدراوە ئایا مادەکە مەمنوعە نەخێر شەکر لە هەموو بازاڕێکی هەیە بەڵام ئەمە وەکو دکتۆر دەرێن شتەکری مەخۆن مەرزنی ئەو شتە ڕێگا پێ نەدراوە بیتن نا بەس ئەمە وەکو خاستن بە تایبەتی ئەمن وەکو پسپۆری فسیۆلۆژی قسە لەگە بکەم کە ئەوە چەندین ساڵە لەو بواری ئیش دەکەم بەڕەئی من وەکو پسپۆری فسیۆلۆژی باشترین ڕێگای سروشتیە ڕێگای ئەوەیە کالۆری وزە کەم کەیەوە ئەمن وەکو بدیسان وەکو خۆم
دژی بەکارهێنانی دەرزی و حەبوو دەرمانم بۆ قەڵەوی و بۆ لاوازی یعنی بۆ هەردووچیان و بڕوان بەوەی هەیە مێشکی مرۆڤ پرۆگرام کرایە لەسەر ئەو شتە خاڵێکی زۆر گرنگ تۆ قەڵەوبی بەڵام خواردنت تەندروست بی جوولەت هەبی حالەتی سەحی تەندروستی زۆر باشترە لەوەی کە ئەتوو قەڵەوبی بۆ نمونە جوولەت نەبی یان خواردن ناتەندروست بی ئەو یەک دووش دەبی ئەتوو با بڵێن هەدەفی یەکەم و دووەم و دێم و سەتەمینیشت ئەوە بیتن بەڕێی خۆراک و بەڕێی وەرزش کۆنتڕۆڵکەی نەوەک ڕێگا بۆ دەرزی فلان و حەبی فلان و نەشتەرگەری فلان ببێ ئەوە وەکو بڵێ قسەکان سپاس دەکەم بەڕێز دکتۆر شێروان نانەکەلی پسپۆڕی سپاس بۆ ئێوە ناو فسیۆلۆجی جەستا سپاس